لەگەڵ هاتنی وەرزی هاوین زۆرێک لە سەرچاوە ئاویەکان وشک دەبێتەوە کە ئەمە دەبێتە هۆی دروستبوونی گرفت بۆ هاوڵاتیان و جوتیاران. خانەقین یەکێکە لە ناوچە کشت و کاڵەکان کە ساڵانە ڕوبەڕووی ئەو گرفتە دەبێتەوە. بەڕێوەبەری سەرچاوە ئاویەکانی خانەقین دەڵێت ئەمساڵ تا ڕادێ کێشەی کەم ئاوی لەم سنوورە کەمترە، بەڵام بەهۆی زیادەڕەویەکان لەلایەن بەشێک لە جوتیارانەوە کێشە بۆ شارەکان دروست بووە. خانەقین ئێمە لە دوو شوێنە ئاوەمانچێت لە ئێرانەوە لە جێی جێگەی ئەڵوان کەچی لە سەدەگا فلە سەدا خەزن بوو دواجە لە تاوسان دەنێفیمان على شكل وموعد محدد يعني كمية محددة 3 متر لثانية بحسب احتياجمان يعني طبعا لمان ششوا أوغدي كما بود لألوانه وكم تيرنا وسدقوا أما جهي أو جهيتر جهي سيروانة كرابالة جوتيت أو لتاوسان أو تقريبا هم وغدي الذي كما بود لأنه تجاوزات هالبان لرقي كلارو حقيقة بنجاما فهذا سيوبنجي هالا كلار فلحقان زراعة برنج ما برنج كان وتجاوز كان بان أوغا لهذا أوغا كما بود تأثير كذا بان مان بەڕێوەبەری بەنداوی ئەڵوەنیش ڕەدی دەکاتەوە کە ئاوی ڕووباری ئەڵوەن گیرابێتەوە لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە. دەشڵێت لە وەرزی هاوین زۆرێک لە سەرچاوە ئاویەکان کەم دەبێتەوە، ئەمە وای کردووە ئاو نەڕژێتە بەنداوی ئەڵوەن، بەڵام ئەمە نەبۆتە گرفت بۆ بەنداوەکەیان. ئەو ئاوەی بۆمان دێت مەوسمیە لە سەرچاوەکەیش خۆی زۆر کەمە، بەس ئێمە نازانین چەندە ئەو ئاوە، بەس ساڵانە ئەوە لەو ساڵەوە کە دروستی بەنداومان کردووە ئێمە هەر هاوینان ئاومان بۆ نایەت و ئەو ئاوەشە استیفادە دەکەین سوود لێ وەرەگرین بۆ وەرزی هاوین ساڵانە. هیچ گرفتێکمان نییە، ئەمە ئەتوانین هەتاکو مانگی 10 و 11 ئاو بین بە خانەقین لەبەرەوەی ئەو کۆمان کردووە ئێستا لە هەتاکو ئێستا نزیکەی 28 ملیۆن مەتر سێجا ئاومان هەیە لە بەنداوی ئەڵوەن. بەنداوی ئەڵوەن توانای گلدانەوەی زیاتر لە 38 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. لەم ساڵیشدا ڕێژەیەکی زۆری ئاو لە نێو بەنداوەکە کۆکراوەتەوە. هیچ مەترسیەک نییە لە بەرامبەر وشکبوونی ڕووباری ئەڵوەن. وەک بەڕێوەبەری سەرچاوە ئاویەکانی خانەقین ئاماژەی بۆ کرد، تەنها گرفت کە ڕوبەڕووی بەشێک لە باخ و زەویە کشتوکاڵەکانی سنووری خانەقین دەبێتەوە لە وەرزی هاوین ئەو زیادەڕەویانەیە کە لەسەر ئاوی باڵەجۆ دەکرێت کە لە ڕووباری سیروانەوە دێت بۆ خانەقین. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.